ئاماری توشبوون بە کۆرۆنا لە عێراق لاوەکشاندایە. تەنیا لە 24 کاتژمێری ڕابردوودا زیاتر لە 3000 کەس تووشی ڤایرۆسەکە بوون. وەزارەتی تەندروستی عێراقیش وتوێتی کە لە ماوەی ئەم 24 کاتژمێرەدا ڕێژەیەکی زۆر کەس تووشی کۆرۆنا بوون و ئەمە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی ساڵی ڕابردوودا هاوشێوەی نەبووە، چونکە ئەم ماوەی پێشوو کۆرۆنا بەردەوامی لە دابەزیندا بوو. بە گوێرەی ئامارەکە 3491 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون، 4 توشبووی دیکەش گیانیان لەدەستاوە. هەر لە 24 کاتژمێری ڕابردوودا 1354 کەس شاک بوونەتەوە و نەخۆشیەکەیان تێپەڕاندووە. 13762 کەسیش ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە. لە شاری ئەنهوی لە چین 1,700,000 کەس کەرەنتینە کرا. دەسەڵاتدارانی شارەکە ڕایان گەیاند کە 300 حاڵەتی توشبووی نوێی هەیە لە ناوەڕاستی شاری ئەنهۆ لە چین و بۆنەی ئەو 300 کەسەوە 1,700,000 کەسی دیکە کەرەنتین کراون. ئەمە لە کاتێکدایە دوو پارێزگای تر لە چین کە ناوێن سێکسیان و لینگبیە هەفتەی ڕابردوو ئەوانیش شارەکانیان داخست و کەرەنتینیان ڕاگەاند. زیاتر لە 1.7 ملیۆن دانیشتوو تەنها لە ماڵەکانیاندا کەرەنتین کراون و دەبێت پشکنینیان بۆ بکرێت. بەپێی ئامارەکانی کۆمیسیۆنی نیشتمانی تەندروستی چین ئەمڕۆ دووشەممە 287 کەسی دیکە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. لەو پارێزگایە 287 کەس تووشی ڤایرۆسەکە بوون و 258 کەسی دیکەش نیشانەیان نەبووە کە پشکنیان بۆ کراوە. بەمەش کۆی گشتی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا گەیشتۆتە زیاتر لە 1000 کەس. گرتە ڤیدیۆیەکانی پارێزگای سێکسیانش ئەوە نیشان دەدات کە شەقامەکان چۆڵە. ماڵێک کە منداڵی تیانە بێ ژیانیان زۆر ئاسانە. بەدڵی خۆیان سپلێت و مەڕیدا خەنە سەر دەرەجە ساردەکە و کێشەشیان نییە، بەڵام کە منداڵ لە ماڵەوە بوو دەبێت هەندێک شتەیە بیزانی. پزیشکێکی مناڵان دەڵێ پلەی گەرمی نمونەی ژوورێک کە منداڵی تێدا بێ 21 بۆ 24 پلەیەواتە نابێت سپلێتەکە لەوە سارتر بێت لە 24 پلە سارتر بێت. خاڵێکی دیکەی گرنگەوەیە کە نابێت هەوای سپلێتەکە ڕاستەوخۆ لە منداڵەکە بدات. زوو شەبێ بچی دەست لەسەر لوتی یان قۆڵەکانی مناڵەکە بدەیت تا بزانین سەرمای بۆ یان نا. گەر هەست کرد لوتی یان قۆڵەکانی ساردە ئەو بەشانی جستە دەبێت ئاگاداریان بی و دەبێت سپلێتەکە کەم بکەیتەوە. دەبێت زۆر ئاگاداری ئەوەش بیت کە سپلێتەکە زوو نەکوژێنیتەوە و بیکەیتەوە، چونکە ئەو گۆڕانە لە پڕە لە پلەی گەرمادا منداڵەکە نەخۆش دەخات. ڕاستەکە سپلێتەکە خۆی هەوای ژوورەکە دەگۆڕێت، بەڵام سەرڕای ئەوەش دەبێت جارجار پەنجەرەکان بکرێنەوە تا هەوای ژوورەکە ئاڵوگۆڕ بکات. ئەو پزیشکە باس لەوەش دەکات کە زۆرێک لە بەکتریاکان لە ڕێی هەواوە دەگوازرێنەوە، بۆیە دەبێت ساڵانە فیلتەری هەواگۆڕکەی سپلێتەکە بگۆڕیت، چونکە گەر زۆر پیس بوو بێ فیلتەرەکە دەبێتە سەر چاوی بڵاوبوونەوەی نەخۆشی. لەگەڵەوەی ژیان خێرا ڕات، بەڵام زۆری نەمانەمانەوێت بە تەندروستی بژین. لە توێژینەوەیەکدا زانای زیندەوەرزانی نیکلاس بریندبۆرگ دەڵێت زۆرینەی جیهان گەڕاوە بە دوایەوەدا کە مادەیەک بدۆزێتەوە کە بەرەنگاری پیری ببێتەوە و توانای جستە بدۆزێتەوە، بەڵام تا ئێستا نەیدۆزیوەتەوە. دەڵێت هەندێک ڤیتامین و مادە هەیە کە کاریگەری لەسەر جستە دروست دەکەن، دەتوانن پیری دوا بخەن. بەپێی بەشێک لە سەرچاوەکانیش ڤیتامین دی ئەوەی کە لە خۆرە وەردەگیرێت بە پاشای ڤیتامینەکان دادەنرێت، بەڵام لەگەڵەوەدا ناتوانێت بە تەواوی بەرەنگاری پیری ببێتەوە. نیکلاس دەشڵێت توێژینەوەکان ئەوە دەسەلمێنن کە ڤیتامین دی کاریگەری لەسەر کاریگەری ئەرێنی دروست دەکەن و ناتوان مردنی پێشوەختەکەم بکەنەوە. سەبارەت بە زەیتی ئۆمیگا 3 دەڵێت خواردنێکی گرنگە، بەڵام ناتوانێت جیاوازیەکی تەمەنی دروست بکات لە نێوان ئەوانەی کە دەیخۆن یان ئەوانەی کە نایخۆن، بەڵام دەتوانێت هاوکار بێت لە توش نەبوون بە نەخۆشیەکانی دڵ. وێنەیەکە زۆر بەمان چەندین ساڵە دەیبینی کچێکی هەرزەکارە بە ڕووتی و بە بێجل بە تاقی تەنیا بەدەم گریانەوە ڕاکات. کچەکە بە کچەی ناپاڵم ناوی دەرکردووە، وێنەکە وەک هێمایەکە بۆ ئەو نەهامەتیانەی جەنگ بەسەر خەڵکی دادەهێنێت. مێژووی وێنەکە بۆ جەنگی ڤێتنام دەگەڕێتەوە لە ساڵی 1972. لە وێنەکە کچێکی 9 ساڵان دەبینین کە ناوی کیمفوکە بە بێجل و بە قاوقیژەوە لە هێرشی ناپاڵم ڕاکات و هەموو جستەشی سوتاوە. فۆتۆگرافەرەکە دوای ئەم دیمەنە خۆی بۆ ناگیرێت و بەهانای کچەکەەوە دەچێت و ئاوی پێیات و دەگەێنێتە نەخۆشخانە. ئەو کچارزەکارە ئێستا چۆ بۆ تەمەندا و بۆ بە داپیرە و 50 ساڵە.
50 ساڵە خەریکی وەرگرتنی چارەسەرە و ئەم هەفتەیە کۆتا چارەسەری جوانکاری پێستی وەرگرت. لە دوای تەوابوونی چارەسەرەکانیشی ڕۆشت بۆ بینینی فۆتۆگرافەری وێنەکەی، وەک خۆی دەڵێت قەرزاری ئەوە کە ژیانی ڕزگار کردو. کچەی ناپاڵم لە ساڵی 2015ەوە دەستی کردو بە وەرگرتنی چارەسەری لەیزەر بۆ شوێنی سوتاوی برینەکانی کە 40 ساڵ بوو لەگەڵیان دەژێ. ئێستا شوێنی برینەکانی کەمتر بوونەتەوە و جوڵەی باش بوو و ڕێکخراوێکی دامەزراندەوە بۆ یارمەتیدانی و منداڵانەی لە ناو جەنگدا دەژین. میوزیک هەر بۆ ئەوە نییە کە لە کاتی ئارامیدا گوێ لێ بگرین، لە بەشێک لە وڵاتانی دەرەوە وەک چارەسەر بەکاردێنرێت، بەتایبەت لە نەخۆشخانە دەرونیەکاندا. لە وڵاتی ئۆرۆگوای لە نەخۆشخانە میوزیک بۆ نەخۆشەکان لێ دەدرێت. گروپێکی میوزیکی هەفتانە کۆنسێرتێکی تانگۆ پێشکەش بە ئەو نەخۆشانە دەکەن کە لەو نەخۆشخانەیەن تا لە کاتی چارەسەرە درێژخایەنەکانیاندا بێزار نەبن. ژنێکی بەتەمەن هەموو هەفتەیەک دەچێتە نەخۆشخانە بۆ شتنی گورچیلەکانی، ئاسوودەیە بەوەی کاتەکەی بە میوزیکەوە بەسەر دەبات. شتنی گورچیلە پرۆسەیەکی بەردەوام و دوور و درێژە، هەموو هەفتەیەک 2 بۆ 3 جار دەکرێت و زیاتر لە 3 کاتژمێری پێدەچێت، هەر بۆیە ئەو کەسانەی کە لە پرۆسەکەدان زوو بێزار دەبن. ئەم گروپەش دایانەوێت بێزاری و نەخۆشان نەیاڵن. لە وڵاتی ئۆرۆگوای ژنێکی بەتەمەن هەموو هەفتەیەک دەچێتە نەخۆشخانە بۆ شتنی گورچیلەکانی. ئەم ژنە ناوی ئۆلگا دیازە و تەمەنی 85 ساڵە. لەبەرەوەی گورچیلەکانی سست بوون، پزیشکان پێیان ڕاگەیاندووە کە دەبێت شتنی گورچیلەکانی بۆ بکرێت. شتنی گورچیلە پرۆسەیەکی بەردەوام و دوور و درێژە و هەموو هەفتەیەک 2 بۆ 3 جار دەکرێت و زیاتر لە 3 کاتژمێری پێدەچێت. ئەم پرۆسەیە ئۆلگا دیازی زۆر بێزار کردووە و پێشتر سەرەڕای تەمەنی زۆر چست و چالاک بووە، بەڵام لەو کاتەوەی ئەم چارەسەرە تااقەت پڕۆکێنەی بۆ دەکرا و زەو چالاکیەکی جارانی نەمابوو. ئێستا گروپێکی میوزیکی هەفتانە کۆنسێرتێکی تانگۆ پێشکەش بە ئەو نەخۆشانی دیکە دەکەن تا لە کاتی چارەسەرە درێژخایەنەکاندا بێزار نەبن. ئەمەوە کارەکانی دیکەمان نییە کە نمایشێک پێشکەش بکەین و خەڵک بێن گوێمان لێ بگرن، بەڵکو ئێمە دێن میوزیک پێشکەش بە کەسانێک دەکەین کە لە کاتی گوێگرتن لە ئێمە خۆیان بە ئەزمونێکی دیکەدا دەڕۆن کە بە ژیانیانەوە دەبەستێتەوە. ئەم کۆنسێرتە ژیان و چێژ و وابەستەیی بە ژیان بۆ گەڕانمەوە، ئەو شتانی بۆ گەڕانمەوە کە خەریک بوو بەهۆی نەخۆشیەکەمەوە لە ژیانم دەچوونە دەرەوە. پێشتر ژیانم دووبارە بوو، ئێستاوانیە دووبارە حەز و خولیان بۆ دروست بووەتەوە. شتنی گورچیلە پرۆسەیەکە بۆ دەرهاویشتنی پاشماوەکانی جەستە و پیسیەکان لە خوێندا کاتێک گورچیلەکان دەوەستن لە پاکردنەوەی خوێن یان لاواز دەبن. پرۆسەکەش بریتە لە ناردنی خوێنی کەسەکە بە ئامێرێکی پاڵاوتندا و دووبارە گەڕانەوەی خوێنە پاکشکراوەکە بۆ نێو جەستە. هەواڵە تەندروستیەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا بە هێوای تەندروستیەکی زۆر باش بۆ موتان دەگەڕێم بۆ لای هاوکارانم لە ستۆدیۆکانمان لە هەولێر.